لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەڕادەیەک نرخی میوە بەرز بۆتەوە کە زۆر کەس توانای کڕینیان نەماوە. یەکێک لە گرانترین میوەکانیش مۆزە کە 1 کیلۆی بە 60,000 تومەنە و هاوڵاتیان دەڵێن هەژارەکان هەر ناتوانن بیریشی لێ بکەنەوە، تەنانەت ئەوانەی لە چینی مامناوەندیشن توانای کڕینیان دابەزیوە. تقریبا بشابێژم 90% مردم ئەسڵەن توانای خەریدی میوە عالم شرایط فعلیانە نییە. میوە واقعاً فرق گران بوو گایسە مثلا میوەیەک وەک مۆز بووگەسە کیلۆ 60,000 تومەن یا مثلا میوەیەک وەک خەیار بووگەسە کیلۆ 20 تومەن. ئەسڵەن هیچ قشرێک حتا مثلا قشێکیش کە لە سەتح متەوەستا بێ ناتانێت بێت حتا ناو هەفتەکە یەک ڕۆژی میوە بسێنی. یا مثلا ئەوینی ئاغای مثلا یارانە 45 تومەن یارانە مثلا دەریافتەکە لەولا مثلا مۆز مثلا میوەیەکە فرە ناچێت بۆسە کیلۆ 60,000 تومەن. توانایی مردم ئەسڵەن نییە خەرید میوە. هەر کرێکارێکی ڕۆژانەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان مانگانە تەنیا دەتوانێت نزیکەی 2 ملیۆن تومەن داهاتی هەبێت کە بەپێی ئامارێکی فەرمی ئێران خەڵکێکی زۆر لە ژێرهێڵی هەژاریدان. بە گوێرەی ئامارەکە هەر خێزانێک داهاتی مانگانەی لانی کەم 5 ملیۆن تومەن بێت ئەوە لە ژێرهێڵی هەژاریدایە. هەرچەندە حکوومەتی ئێران مانگانە تەنیا 45,000 تومەن هاوکاری بە ناوی یارانە بۆ هاوڵاتیان خەرج دەکات، ئەمەش لە کاتێکدایە کە نرخی 1 کیلۆ مۆز بە 60,000 تومەنە. کە حەچی میوە گران بووە یا ڕێزە یارانەمان پێیان ئەژن بڕم ناز بەسەڵەن بەرق گران بووە، نازانم گاز گران بووە، حەچی شتە گران بووەیتر. مەسەڵەن کاریگەرێک ئایسە مانگەی 2 تومەن 2.5 حقوقیە، ئەویش ئەگەر کارەکەی بووی گۆشت بەم گرانیە، هەزینە بەم گرانیە، چۆنەتانی خەرید کە ئاخر واقعاً فرە سەختە. نزیکەی 2 ساڵە بەهۆی بەرزی نرخی هەندێک خۆراکەوە لە نێویاندا گۆشتی سوور لەسەر سفرەی بەشێکی زۆری هاوڵاتیانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان نەماوە. دابەزینی توانای دارایی و بەرزبوونەوەی نرخەکان وای کردووە لە ماوەیەدا کڕینی میوەش بۆ بەشێک لە خێزانەکان سەخت بێت، بە شێوەیە کە هەر کرێکارێک بۆ ئەوەی بتوانێت 3 کیلۆ میوە لەگەڵ خۆی بباتەوە دەبێت 2 ڕۆژ کاری بۆ بکات.